السلام عليكم وسلام. اليوم جاء وەزیری دارایی عێراق بە نووسراوێکی درێژ و لە نێو کەشێکی گوماناوی و نادیاردا دەستی لە کارکێشایەوە و ڕاستە و خۆش لەلایەن سەرۆک وەزیرانەوە دەست لە کارکێشانەوەکەی پەسەند کرا. عەلی حەیدەر عەبدولئەمیر عەلاوی وەزیرە تەکنۆکراتەکەی حکوومەتەکەی مستەفا کازمی لە کۆبنەوەی ئاسایی ڕۆژی سێشەممەی ئەنجومەنی وەزیران دەستی لە کارکێشایەوە. وەزیری دارایی لە نووسراوەکەیدا بەڕوونی هۆکاری دەست لە کارکێشانەوەکەی نەخستۆتە ڕوو. بەم هۆیشەوە چەندین لێکدانەوە بۆ هۆکارەکانی دەست لە کارکێشانەوەکە دەکرێت. عەلی عەبدولئەمیر عەلاوی وەزیری دارایی عێراق لە کاتێکدا دەست لە کار دەکێشێتەوە کە حکوومەتەکەی ماوەی نزیکەی ساڵێکە لە دوای هەڵبژاردننی پێشوەختەی تشرینی یەکەمی ساڵی ڕابردووەوە بووەتە کاربەڕێکەر و تا ئێستا نەتوانراوە حکوومەتێکی نوێ لە سەربنەمای و هەڵبژاردنە لەدایک ببێت. عەلی عەلاوی وەزیری دەست لە کارکێشاوەی دارایی لە نامەی دەست لە کارکێشانەوەکەیدا بە ناڕاستەوخۆ چەند خاڵێکی خستووەتە ڕوو کە دەتوانین وەکو هۆکاری دەست لە کارکێشانەوەی ناوبراو واکی یەکەم وەزیری حکوومەتێکی کاربەڕێکەر دەستنیشانی بکەین. عەلاوی ڕایدەگەنێتەوە کە گەورەی لە سەرشانیەتی وەکو وەزیرێکی گرنگی کابینەکەی لەگەڵ ئەو دەسەڵاتەکەمەی کابینەیەکی کاربەڕێکەر هەیەتی یەک ناگرێتەوە. هەروەها باس لە بەردەوامی گەندەڵی دەکات لە دامەزراوەکانی دەوڵەت و بوونی ململانەی سیاسی کە ئەنجامدانی چاکسازی سەخت کردووە کە بەو هۆیەوە حکوومەت نەیتوانیوە سنوورێک بۆ ئەو گەندەڵیە زەبەلاحەی هەیە دابنێت. هەروەها یاریکردن و دەستیوەردان لە کاری بانکەکان و پەکەوتنی کارەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و نەبوونی یاسای بودجە یەکێکی دیکە لەو هۆکارانەی دەکرێت وەکو بیانوەیەک بۆ دەست لە کارکێشانەوەی وەزیرەکەی عێراق دەستنیشان بکرێت. هەروەک بەشێک لە نیگەرانیەکانی وەزیرە دەست لە کارکێشاوەکەی عێراق بۆەوە دەگەڕێتەوە کە حکوومەت نەیتوانی وانگاوەکانی کاغەزی چاکسازی ئابووری جێبەجێ بکات کە بە پەڕەی سپی ناسراوە. پەڕەی سپی پرۆگرامێکی چاکسازی ئابووریە کە خانەی فریاکەوتنی چاکسازی دارایی لە شێوەی نەخشەڕێگەیەکدا ئامادەی کردووە بە ئامانجی ئەنجامدانی چاکسازی ئابووری و چارەسەرکردنی ئەو ئاسەنگانەی ڕوبەڕووی دەبنەوە. دیارترین خاڵی نامەی دەست لە کارکێشانەوەی عەلاوی بریتیە لە خستنەڕووی چەندین تۆڕی نهێنی و بارفراوان کە سەر بە بەرپرسانی سیاسی عێراقی و پیاوانی کار و فەرمانبەرانی گەندەڵی دەوڵەتن کە ملیاران دۆلار لە پارەی گشتی و گەنجینەی دەوڵەت ڕادەکێشن و لەلایەن حزبە گەورەکان و پارێزبەندی پەرلەمانی و یاسا و تەنانەت هێزی دەرەکیشەوە پارێزگاریان لێ دەکرێت. عەلی عەبدولئەمیر عەلاوی وەزیری دەست لە کارکێشاوەی دارایی عێراق وا کەسێکی ئەکادمی و وەزیرێکی تەکنۆکرات کەمتر لە کای سیاسیدا دەرکەوتووە و لە 5 ئایاری 2020ەوە بووەتە وەزیری دارایی لە حکوومەتی مستەفا کازمی. پێشتریش لە ساڵی 2006دا و لە سەردەمی کابینەکەی ئیبراهیم جعفەریدا وەزیر بووە. لە گرنگترین ئەوکارانەی عەلی عەلاوی پێی دەناسرێتەوە بەرزکردنەوەی نرخی دۆلاری ئەمریکی بوو لە 118,000 دینار بۆ 145,000 واکە هەنگاوێکی خۆپارێزی لە داڕوخانی ئابووری عێراق لە سەردەمی کۆڕۆنا و دابەزینی نرخی نەوتی خاو لە بازارەکانی جیهاندا. As most OPEC members, aside from Saudi Arabia and the United Arab Emirates, are